عزیزان کورسات مەگەزین بەردەوامەوەکو ئاماژەمان پێەیە تەوەری ستۆدیۆمانە بێت میوانێک لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین لەگەڵمانایە کە یادگاری زۆر جوانمان هەیە لەگەڵیا و کۆمەڵێک بەرهەمی زۆر جوانی هەیە و بێگومانم لەوەی کە زۆربەتان یادگاریتان لەگەڵ بەرهەمەکانی ئەو هونەرمەندایە هەیە. کورسات وەک هەمیشە هەوڵی یاوە بەرهەمە دێرینەکانی هونەرمەندان هونەرمەندە دێرینە جوانەکان بپارێزێت و بەرهەمەکانیان دووبارە بە بینەر شاد بکاتەوە لە هەمان کاتیشا بێگومان لە هەوڵی ئەوەشدایە کە هونەرمەندی نوێ بناسێنێت و بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەو هونەرمەندە دێرین و جوانانە هەر لە دیدگە و لە یادگەی ئێمەیە بهێڵێتەوە. جا ئەمڕۆ هونەرمەندی خۆشەویست زۆر دڵخۆش ئاسۆ مەحموود لە کورسات مەگەزینەوە لەگەڵمانابێت. کاک ئاسۆ بەخێر بێت، زۆر خۆشحاڵین، شانازێکی گەورەیە کە لە کورسات مەگەزینەوە لەگەڵ کەم سپاس بۆم بانگێشتە سپاس بۆ ئێوەی ئازیز و هەر لە پرزگەوە تا بەڕێوبەر سپاس بۆم بەسەرکردنەوەیە دیارە من ماوەیەکی زۆرە دابڕاوم لە میدیاکانەوە دەرناکەوێت لە میدیاکانەوە هەمووکو گۆرانشتی تازە بەڵام بەتایبەت لە کورساتەوە توان بڵم پتر لە 10 ساڵە بێت هیچ نەبەرهەمێک نا بەرنامەیەکم نەکردووە کە ئێستا بەڕاستی خۆم بە خۆشحاڵزانم یادگاری کاتمەناوە بیری ئەو ساڵەمەکەوێتەوە کە پتر لە 10 ساڵ 15-20 ساڵم و پێشکە هاتم بۆ ئێرە لە هەمان ستودیۆ لە ستودیۆکانی کە هەم بەرنامەی جوان بەرنامەی گۆرانی هەم بەرنامی مناڵانمانە کرد بەڕاستی سپاس بۆ ئێوە. زۆرگیزەوە لە یاد ناکات هەمیشە ئێوە لە یادەوەری کورساتان هەر بۆیە کورسات لە ئێستادا لە سۆشیال میدیای تایبەت بەخۆی هەوڵەدات بەرهەمی ئەو هونەرمەندانە دووبارە بخاتەوە بەر گوێی هەوادارانیان. جا بە خۆشحاڵیەوە لەوەی کە هەواداران زۆر بە تامەزۆیی و گەلۆ بەرهەمانە گرنی و هەروە کاردانەوەیانە بێت. جا ئێمە پێمان خۆشە یەکێک لەو بەرهەمانەی کە لە سۆشیال میدیای کورساتەوە دووبارە بڵاوبوو ئێستا لەگەڵ بینەرانە دووبارە گوێ بیستی بین. خۆش بە کاک ئاسۆ بەرهەمێکی زۆر جوان پڕ لە یادگاری. جا دواتر کۆمنتەکانە بۆ خوێنینەوە کە بۆ ئەم بەرهەمە هاتووە بەڵام سەرەتامەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم تۆ بۆ چوونت چییە لەسەر کورسات کە لە ماوەیە هەوڵیەوە ئەو بەرهەمە جوانانە هەر بە بیری ئێمە بهێنێتەوە و نەهێڵێت لە بیری ئێمە بچێتە دەرەوە؟ خۆی لە ڕاستیە هەر بەرنامەکەی ئێوە کاڵەی مەگەزین لە ڕاستیە شتی نوێ شتی تازە شتی تازەگەری بدا ئەو کەسانی کە شتی تازاکەنوانە بەڵام ئێوە توان بڵێم گۆڕانکاریەکتان لە بەرنامەکە شاکردووە ینی تەنها ئەو کەسانی کە شتی تازەیان پێ ئانگ ناکرێن یاخود یاد ناکرێنەوە کە من ئەمەم 22 پەیوەندیتان پێوە کردم بەڕاستی زۆر لام پیرۆز بوو چونکە هەرکەوتان بەرنامەی مەگەزین بانگێش دەکات وە لەم یەکێ لە گۆرانەکانیشت پێشکەش کراوە و بینراوە هەستم کرد کە ئێوە بەڕاستی گۆڕانکاریکی جوان تازەگەریکی جوان دیسان چونکە کورسات دایمە لە نوێگەریە دایمە لە تازەگەریە دایمە حەزەکە خۆی نوێ بکاتەوە لە هەموو سەردەمەکە بۆیە ئەمەش بەڕاستی لای من ئەتوام بەس بۆ پێناسەکەم دیسانەوە لە بەرنمەیەک و لە کەناڵێکی گەورەی جوانی وەکو کورساتە نوێگەریکی جوان کراوە. کاکاسۆ پێشەوەی کەم بەرهەمە بڵاوبێتەوە لە سۆشیال میدیای کورسات ئەتزانی پیان و تیاخۆ لە دوێ بڵاوبوونەوەکەوە زانی؟ نەخێر دوێنێ شەو کە لانەخان وازان پەیوەندی پێوە کردم وتی وازم کاتژمێر دێ بڵاوە بێتەوە ئیتر لە دوایە ئەتوان بڵم هەر یەکسەر لە مەسنجەرە لەوانەیە بڵم زیاد لە 15-20 برادرم ئەکسەر بۆی ناردم خۆم نەبینی بەڕاستی اینجا ئەکسەر پیشانم ماڵەوانم ئەمە بەرهەمەکەیە بەڕاستی خۆم توان بڵم هیچ ئەم گۆرانیم وەکو ئەم وێنەگە چکە و گۆرانی ئەم شەو بە چەند نەوعەتێک وێنەمان گرتووە بەڵام یەکەم جار لە کورساتی ئازیز تەسویرم کرد تەنها لە کورساتیش مابوو تەنها لە کورسات مابوو ئەتوان بڵێم 3 کەس لێرا کە باسی بکەم 3 کەس وەکو وێنەگر لەم بەرهەمەیە بەشدار بوون بەڵێ هەوڵدار کە هێنام بۆ کورسات بەڕێز کاک ئاسۆ جەمالی موختار بەڕێوەبەری وێنەگرەکان بوو حەزم کرد ئەو وێنەی بگرێ چکە و کاتە ئەو کۆمەڵشتی زۆر جوانی بۆ بابان و تی بابانەوەنە کردبووە یەکێک لە بەرهەمەکانی خۆم ساڵی 92 بۆی کردبووم
گۆرانی چۆن شێت نەبم وتم حەزەکەم تۆ بیکەی تی باشە دوای سێکردن دوای یای بە کاک سامان جەلال سامان جەلال نیوەی تەسویر کرد دوای یای بە کاک شێرکۆڕەوە کاک شێرکۆڕەوە وازم یادی بەخێر کێسەر دەرەوەیە لە دەروی وڵاتە ئیتر بە سێ کەس دوێنەکە گیرە شتێکی زۆر جوان کرا لە دوایە بە کامێرێکی زۆر جوانی پشکۆلانەش تەواو وەکو چەرخێک بوو کە وێنەیانە کرد هەستمە کرد لەگەڵ مابوو بەڕاستی ئەو تەکنیک و شتە زۆرەش نەبوو بەڵام ئیشێکی جوان و ئێستا بەڕاستی کۆمەڵە یادی جوان هاتەوە فکرم کاگاسۆ ئەگەر لە یادزمان بەدڵنیام ئەشبە لە یادزمان بە وردەکارەکانی ئەم ڤیدیۆ کلیپا چێ ئاوازی بۆ داناوی تەکستەکە هیچ گۆرانی ئەم شەو گۆرانی ئەم شەو شاعری زۆر عزیز و خۆشەویست کاک سالار حەمامی کاوزام یەکەم کۆمنتیش سەپشانیانم کاک سالار کاک سالار گەنجێکی زۆر تازە پێگەیشتوو بوو حەزی کرد شت بنووسێ پیشەکەشی پیشەیەک بوو لە دەرەوە بوو دوکانێکیە بوو ڕۆژانە من سەردانمە کردووەم ناسی و بۆنی کەسێکەوە شعری ئەنووسیوانە تر هەموو ڕۆژی شعرەکانی بۆ خوێنمەوە بەڵام کە ڕۆژێک بانگی کردم ئەم شعرەم نووسیوە ماوەیەکە نووسیومە حەزەکەم کەسی جۆم لێکردەوە سێرم کرد ینی وشەکان زۆر سۆری بوون ینی بەڕاستی یەکسەر ئاواز ئۆتوانی ئاوازی بۆ دانەی لێم سەن و چوومەوە شوێنی کارەکەم لە زانکۆ من داوامەکەم لە ساڵۆنەکەی پیاسەمە کرد شعرەکەم بەدەستەوە بوو هەر لە ماوەی ئەتوان بڵم کەمتر لە ساعتێکە ئەو ئاوازم بۆ دانا ئاوازی خۆمە دوایی بە پەلە ڕام کردە خوارەوە لەبەرەوەی من مۆسیقینی من نەمتوانی بە نۆتە بینوسمەوە زۆر بە سورعەت ڕام کردە خوارەوە چوومە دەرەوەی زانکۆ لە بازار لە دوکانەکە تەسجیلێکی بچووک دانرا بوو یەکسەر پەنجەم پیانە و تەسجیلەکە نەمزانین چ کاسێتێکیشی تیا بووی و دوکانە برادەرم بوو یەکسەر تۆمارم کە بۆیە بیرم نەچێتەوە دوای لەگەڵ کۆمەڵی برادەری زۆر جوانە کاک ئامانج حوسێن یادی بەخێر لە سویدا و ئۆرگی عەسفەکرد کاک زەمەن نووری و کاک نیازی سنتور ئەژە لە دەروی وڵاتە ئەم تەوزیعیم گۆرانیان کرد تی مۆسیقا و کاک کەمالی حاجی ساعی تۆماری کرد یەکشتی زۆر جوان کە ئەتوان بڵم ئەم گۆرانیە زۆر کەس پێم بڵێ تازەی کەرەوە بەڵام ئەم تام و بۆن و لەزەتەی ئێوسای ناگێت لەبەرەوەی ئەمە لە ماڵا کردومە یعنی لە ماڵە ئەم کۆمەڵە کەسە دانیشتوین بە حەی وتومە یعنی ئەو تام و لەزەتەی هەیە کە ئێسەش هەر بۆنی جارانی لێدوانە هیچ فلتەر و هیچ هیچ بە تراکات و ئەر ڕۆژێت دەنگم تۆزت باش بێ بچم تراکێ بڵێمەوە بڵم یەکسەر لێ وتومانە بە یەکەم جار نەمان کرد دووەم جار یەکسەر هاو بەدەستەوە و ئیتر ئەم گۆرانەی بەو شێوەیە لەدایک بوو یەکسەر هەستم کرد هەر ساڵینەوە هەر بەڕاستی ئەتوان بڵم یەکسەر چوە ناو خەڵک یەکێکە لەو گۆرانیانی کە ئەو ساڵانە کە کۆمەڵی هونەرمەندی جوانی و ئازیزی جیلی ئاڵتونیە بوون کۆمەڵی بەرهەمی جوانیان چوە ناو خەڵکەوەی شێ لەو گۆرانیش گۆرانی شۆکەی من بێگومان ئێمە کۆمەڵێک کۆمنتمان وێنە گرتووە کە لە کورساتەوە کە لە پیجی کورساتەوە بۆ ئەو بەرهەمەی بەڕێستان هاتو جواب بەشێک لە کۆمنتەکانەوە بخوێنینەوە یەکەم کۆمنتی شوەک و ئاماژەمان پێەیە کاک سالار حەمە ئەمینەوەی کە تێکستەکەی بۆ نووسیوی دەستخۆشی ساڵ لەمەوە بێگومان بەر لە 25 ساڵ ئەو شاعرم نووسیوە و بێگومان کورساتیش جوابیانیاوەوە زۆر دەستخۆشیان لێ کردووە کۆمنتەکان بەگشتی زۆر جوانن و کۆمنتێکی دیکەشمان با بۆتان بخوێنمەوە ئەفەرم کورسات خۆڵ ناگرێت دەستخۆشی زۆر بۆ کورسات و بۆ تۆش بە هەمان شێوە هاتووە بێگومان سپاسی کورسات کراوە بۆ ئەو هونەردۆستی کە بۆ ئەو بەرهەمە جوانانەی کە هەمیشە زیندوی ئەکەنەوە نازانم بۆچی سکرینەکە بۆ شوێن هاتووە کۆمنتەکان هەمویان یەک لە یەک جوانترن منێکێک لە کۆمنتەکانم بینی کە نووسا بوو کورسات بۆوامان لێ ئەکەی کاتێسە من ئەمەوێت لەوە پرسیارێک دروست بکەم لە ئێستا هونەرمەندی زۆر هەیە و هونەری زۆریش هەیە ئەم هونەرانە زۆر گەورن و بەرهەمی زۆر تایبەت هەیە بەڵام هونەرە کۆنەکان هەمیشە لە دیدیەمە ئەمەنێت و یادگارێکمان هەیە لەگەڵیانە ئاماژەت بۆ کرێسە تەکنیکی زۆر هەیە لەو کاتە بە قورسایی زۆرتر و ئەو ئاسانکاری و شتەش نەبوو بەڵام هێشتا کە بەرهەمێک دانێتەوە هی ئەو سەردەما کۆمەڵە کەسێک ئەوەنە یادگاری جوانیان هێتا ئێستاش حەزەکەنکەوە بەرهەمانە هەموو ڕۆژێکی خۆی بنێسە زۆر گەشتبین و زۆر دڵخۆشم بۆی کە ئەتوان بڵێم ناتوانم هیچ شتێ بڵێم لەبەرەوەی چ بەڕێزە چ ئەو بەڕێزانی دەرەوەی ستودیۆ کە کۆمنتەکانیان بۆ خوێن و بەڕاستی من نەمبینیم و کۆمنتەکانی کورسات بەس خۆم شتێکم دابەزان بوو کۆمەڵ ینی جوانی ئەو بەرهەمانەی چ من چه هاوڕێکانم لەو جیلەیە ئەوێ
هەموو کۆمنتەکان کۆمنتی جوانن هەمووی دەستخۆش بەڕاستی ئێستا زۆر جار هەیە کە شتێک ئەوتریا شتێک دابەزێت بەدەر لە گۆرانی شتی کەش ینی ئەتوان بڵم 5 کۆمنتی باش بێت هەزاران کۆمنتی بەڕاستی واولیەکە شتی ناشرین و شتی ئەوانە زۆر هەیە بەڵام من زۆر خۆشحاڵم بۆی کە ئەمە گەورەیە بۆ کورسادوە گەورەیشە بۆ منیش بەڕاستی بۆ شاعیر و بۆ هەمووانی کە بەشدار بوون لە گۆرانیە یعنی هەموو کۆمنتەکان کۆمنتی جوانە اینجا دوایەوە وەکو جەناب ئاماژە پێە ئەو زەمانە بەو تەکنیکە کەمە بەڵام بەڕۆحێکی جوان چ مۆسیقەکان چ من کەوە گۆرانی بێژ بە ئەحساسێکی جوان ینی ئێستش کە ڕۆژانە لە شوێنە گشتەکانە هەواداران ئەمبینن ئەڵێ کاگاسۆ یەکەم شت دەڵێ ئەم شەو ینی من ئەتوان بڵم زۆرێ گۆرانیم هەیە ینی زۆرێ لە چەند بەرهەمێکی گۆرانیم هەیە و زیاتر چەند مقامم هەیەوانە بەڵام لە کۆی ئەوانەیە هەر هەمووی ئەم شەو چوە ناو خەڵکەوە چکە بەڕاستی دایمە گۆرانی بێژ بە عامی گۆرانی بێژ کۆمەڵی بەرهەمی هەیە بۆ نمە سیدیە بڵاوە کاتەوە بەلاوم لە کۆی ئەو سیدیە یەک بەرهەمیەچێتە ناو خەڵکەوە ینی منیش لە کۆی ئەو مشتە زۆرێ لە گۆرانیەکان لای خۆم هەمووی جوان هەمووی خۆشە و لای خەڵکیش بە هەمان شێوە بەڵام ئەم شەوکە نازەم تام و لەزەت و جوانیەک و ئەحساسێکی زۆر خۆشم ماوەتێ بەڕاستی ئەوە زۆر گەورەیە بۆ من کاک ئاسۆ ئەوە هەر نەبێتە شتێک منیش دوێنێ ئێوارە کە بەدایکم مورتم کاک ئاسۆ مەحموود میوانمانە بێ ڕاستەوخۆتی پێی بڵێ با ئەو بەرهەممان پێشکەشکا بەرهەمی ئەم شەوتم بە سەرچاو پێڵم لە بەرنامەکانی ئەزام دەمێکە دابڕاویت زۆر دەمێک بەڵام ئەم شەو بەرهەمێکمان پێشکەشکیت و ئەو بەرهەمە بێت سپاسەکەم من لە زۆری لەبەر کەناڵ و لە میدیاکان ئەگەر بانگێش بکرێم ینی پڕبەدڵ ئەمەیە گۆرانی ئەم شەو نەڵێم ئەو نیە کۆمەڵە بەرهەمدان یاڵن کاگاس و 5 گۆرانی مەقسەم وەیە ئەڵێم نانام بڵین ئەڵێم یەکسەر لای گۆرانی ئەم شەو یەکەم بیاڵم تخوا بە ئەم شەو نەڵم هەندێک وایە وتومە لەوای وتومەڵێ ئاسۆ مەحموودیانی ئەم شەو ئەتر ئەبێ بە ئەهینێک بەسەر چاو نازانم ئەم شەو مانوت هەر ئەم شەو بڵین ئەی باشە من حەزەکەم ئاوازێکی نوێم هەیە بەڵام تۆمارم نەکردووە و ماوەی 5 ساڵ زیاترە لە هەک بەکەمایە ئەتوانم بڵێم ئەگەر شتێک لەم کەمتر نەبێ وەکو ئەحساس وەکو ئاسۆ بە هەمان شێوەی گۆرانی ئەم شەوە سێ بەرهەمی تازەم هەیە بەڵام یەکێ لەو بەرهەمانە کە زۆر خۆشەوی سەلامۆک ئەم شەوەکە ملوانکەی زێر کە هەم ناونیشانەکەی خۆی خێکسەر ڕادەکێشێ ملوانکەی زێر ئینشەڵڵا ئەو بەرهەمە ئەگەر توانام هەبوو بۆ ئەگەر سپۆنسەرێک هەبێت بتوانم ئەو بەرهەمە تۆمارکەم ئەتوان بڵێم تامی ئەم شەوەیەت ئەو کاتار دەسم کە ئەوە تۆمارکەم تر خەڵک نەڵێ ئاسۆیم شەو حەزەکەم ملوانکەی زیارەکەتان پێشکەشکەم بۆ یەکەم جاری شەبێت بێگومان ئەمە بەڵێ فەرموو ملوانکەی زێرت لەکوێ بۆ بێنم هەتا هەردەنکێ لە دەنکەکانی گەشگەشدا گیرسێ و منیش بوو دوێنم ئاخ ملوانکەی زێرت لەکوێ بۆ بێنم ملوانکەی زێرت لەکوێ بۆ بێنم گەربێ و بتەوێ ڕازێ نیازێ لە ناو قەفەزەی سنگ و سینەتا دابگیرسێنم لەگەڵ ملوانکەی تەنیا شیعرێکما تۆش و ملوانکەش تا ئەگیرسێنم ئەمە ئەو وەرهەمە ئینشەڵڵا سێ کۆپلەیە حەزەکەم ئاماژەی پێ بەم ئەمە هۆنراوەی کاگە ئازاد بابانە بە ڕەحمەت بێت کاتی ئەم ئاواز ئەم شعری یامێ کۆچی دوایی نەکردبوو زۆر حەزیە کرد ئەمە بێ بە ئاوازێلام
پێشەوەی ئەمری خواکە ئاوازەکەم بۆ دانا پێم وتم کاگازات ئەم ئاوازم بۆ دانا زۆری پێخۆش بوو بەڵام دەرفەت نەبوو توانە نەبوو تۆمارم نەکرد کاگازات کۆچی دوایی کرد دوو کۆپلەی بۆ نووسیم ئەم دوو کۆپلەی ئێستا کە باسم کرد بەڵام خۆی بە دوو کۆپلە کەمە گۆرانیەکە زۆر بەڕێز شاعیری جوان کاک خالید مەجی فەرج تقریبا پێش مانگە لەم و پێش هاتبووە لە ئەوروپا ڕۆژە بینیم وتی کاگاز هۆشتی تازە و نیوتم ئەمەم هەیە بەڵام کاک خالید کۆپلێ شیعر نوقسانە کاک ئازادیش کۆچی دوایی کردووە سڵفۆتی ئیناسم و برادەرمە کۆپلێکی بۆ زیا کردوم لە کۆپلەکەیە من نەمتوانی بێڵم وەکوێستە بێڵم بەڵام بۆیە تەواوکەریەوە بێ ئەڵێ ڕازی شەوانم بە شێ بسفێرم گەردانەی خەمم بۆ شێ بنێرم تۆ وەک عەشقێکی سەرگەشتە هاتی و لە ناکاو ون بووی نەڕێت دەزانم نە ناونیشانت ملوانکەی زێڕت بۆ شوێ بۆ بێنم ئیتر ئەم کۆپلەی زۆر جوان بەرهەمە بەم جوانە بڵاو بێتە بەشەڕەکەی کورسات مەگەزینەوە بەرهەمەکە دووبارە بانگەشت بکەینەوە گوێ بیستێبین هێشتا کاتەکەی دیار نییە؟ نەوەڵڵا بەس ئەنی ئاواز حازرە باشە توان بڵێم ستودیۆش بە حکمیەوەی ئێستا لەخوا بە زیابێ کۆمەڵە شوێنی باشێ بۆ ستودیۆوانە بەڵام وەکو ئاماژەم پیاو بە نەبێ بە هینەکاڵێن هەموو نەرمەدێکتر باسیێواکە ئەگەر سپۆنسەرێک هەبێت بتوانێت بەڕاستی ئێستا بەرهەم قورستر بۆ لە ڕووی دارایە و زۆری تێچێ بۆیە بمەوێت ئەگەر شتێکی وەکو ئەم شەوەکە بێت وە لە سقلی لە قورسایی ئەم شەوەکە دانابازێت و لە گۆرە ئەم سقلی گۆرانەکانی پێشوو و مقامەکان دانەبازێ ئەمە بەو شێوەیە تۆماریکەم ئیشەڵا گەر شتێکە بێت زۆر جوانە بێت ئەمانشیانە بە هەمان شێوە ئەگەر لە کۆتاییە شتێکە بێت و پێت خۆش بێتە ئاماژەی پێ بکەیت ئەمە زۆر سپاس دەکەین بۆ سپاس بۆ ئێوە من حەزمە کرد زیاتر بخایانێ لەبەرەوەی گفتوگۆکە زۆر خۆش بووە سپاسی ئەو هەموو بەڕێزە بکەین کە ئەو هەموو کۆمنتە جوانیان ناردووە بەڕاستی چاویان ماجەکەم ئاسۆ مەحموودا نەبڕاوە وەکو داوەڕان بەڵام هۆکاری زۆرە کە ناحی تەندروستی و ئەوانم ماوەیەکی زۆر لە ڕووی تەندروستیەوە باش نەبووم ژینا من هەردەم لە خزمەتی ئەو بەڕێزانیم کە کۆمنتە جوانیان نووسیوە و شتێکی کەش کە ئاماژەمان پێنەیە حەزمە کرد ئاماژان پێ بە و جگە لە بەرهەمی گەورە من بەڕاستی توان بڵێم یەکێکم لەو کەسانی کە زۆرە کاریشم بۆ مناڵان هەیە مناڵانیشم بێ بەش نەکردووە چکە بەڕاستیەوەش هونەرمەندە گەورەکان دایمە مناڵان پراوێزە خەنون تومە دایمە ئەگەری ئەم هەموو هونەرمەندە زۆرەمانەیە یەک بەرهەم بۆ مناڵ بکات مناڵانمان زۆرە بێ بۆیە من ئەوەشم فەرامۆژ نەکردووە زۆرێ لە کارەکانم بۆ مناڵان کردووە و مناڵیش بە ڕۆحێکی زۆر جوان و پێشوازی لە کارەکان مەکەن بۆیە چای ئەوانیش ماجەکەم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کورسان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بۆ بەرهەمە جوانەکانی